ئەم شەو کلاسیکۆی زەوی بەڕێوە دەچێت لە خولی ئیسپانیا. هەردوو یانەی ڕیال مەدرید و بارسلۆنەی ئیسپانی بەرامبەرێک یاری دەکەن. کۆتا یارینەوان ئەم دوو یانەیە بە ئەنجامی 4-1 لە بەرژەوەندی ڕیال مەدرید کۆتایی هاتووە. لە ئێستادا ڕیال مەدرید بە 78 خاڵ پلەی یەکەمی ڕیزبەندی خولی ئیسپانی گرتووە و بارسلۆناش بە 70 خاڵ پلەی دووەمی گرتووە. من ئێستا دەچمە لای هاوڵاتیان لیان دەپرسم پێشبینیان بۆ یاریەکانی ئەم شەو چییە؟ من هەندەری ڕیال مەدریدم و پێشم وایە هەر ئەو ئەیباتەوە بەهۆی ئەو یاریزانە باشانەی کە لە ئێستادا لە ڕیال مەدرید هەیە بە غەدر نەکەین لە بارسەلۆنا ئەویش یاریزانی باشی تێدایە بەڵام لە ئێستاە بەڕاستی لەبەرەوەی زۆر دەبێکە من جمهوری ڕیال مەدریدم یعنی زۆر مناڵ بووم ئەو کات سەردەمی کاکا و بێکام و زۆر حەزم لە وەرزش بوو بۆیە لەو کاتش کە کریستیانۆ ڕۆی کەمێک هەندەرانی ڕیال مەدرید دڵیان شکا لە ڕیال مەدرید چونکە بەڕاستی کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی تۆپی پێبوو پێویستی ئەکرد ڕیال مەدریدەم ئەستێرەی لای خۆی بهێڵێتەوە بەڵام بەوەی تەمەنەکەیەوە کریستیانۆیان نەهێشتە و کریستیانۆ ئەوێ بەجێش فترەیەک تۆرەین لە ڕیال مەدرید بەڵام خۆشبەختانە هەتاوەکو ئێستا هەر هەندەری ڕیال مەدریدم بەڵام پێشبینی ئەوەی کە چەند گۆڵ ئەکا ڕیال مەدرید ئەویان تۆزێک قورسە بەڵام لەو بڕوایم بتوانێت گۆڵێک بە 0 پێم وایە ڕیال مەدرید دەیباتەوە 2-0 بۆ ڕیال مەدرید. هەندەری کامیانی خۆت؟ ڕیال. هەندەری کامیانەیت؟ طبعا ريال مدريد. پێشبینیت بۆ یاری ئەم شەو چییە؟ 3-1 بۆ ريال مدريد، 3 بۆ ريال مدريد، 1 بۆ بارسلۆنا. حەز دەکەی کام یاریزانی ڕیال مەدرید گۆڵ بکات؟ زیاتر ڤینیسیۆس هەر سێ گۆڵەکەی خۆی بیکات. ڕاستە هەندەری بەرشەلۆنەم بەڵام دەدۆڕێت وەزعمان خراپە. پێشبینیت دۆڕانەکە حەزکەی زۆر قورس بێت کەم گۆڵ کەن؟ حەزەکەم دۆڕانەکەمان سووک بێ بەڵام ڕیال مەدرید یانێکی بەقۆتە بەهێزە بەڵام دەستە خۆش بێت بە هیوان بارسلۆنەش بەرێتەوە چکە خۆشم هەندەریەوە. وەڵی شەڵای بینەوە بەڵام بەبێ پێشبینیەکان بێ بەرشەلۆنا ئاستێکی خراپیە وەک لە چامپیۆنز لیگیش بینیمان ڕیال مەدرید ئێستا لە ئاستێکی باوڵەی نابدا لە ئاستێکی بەرزدا بەبێ پێشبینیەکان بێ ڕیال مەدرید ئەم شەو دەیباتەوە خۆمان دەری بەرشەلۆنا. ڕیال پێت وایە کام یاریزانی گۆڵەکان شەو؟ وەڵی ڕۆدریگۆی هەیە زۆر کێشەیە بە بەرشەلۆنا ئیتر ڤینیسیۆس جوونیۆرە ڤالڤێردیە ئەوانە مشکلەن. یاریکە ئەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان یاریی بەهێزە یاری کلاسیکۆی زەویە لە ڕووی دەرونیەوە ڕیال مرتاحترە توانیتی چامپیۆنز لیگ بەرێ بە 8 خاڵ لە پێشەوەی ئەم شەو بیباتەوە بە 11 خاڵ پێشەکەوێ بەڵام لە ڕووی جەستەیەوە 120 خولە یاری کردووە یانی ڕیال مەدرید زۆر قورسە بەرامبەر بە یانەی بەرشەلۆنا. یانی بەرشەلۆنا تەنها شتێک بەدەستیەوە بێ لا لیگا ئیسپانیا کە منافەسەی لەسەر بکە لەبەری بە ئاسانی خۆی بەدەستەوە نایە ئەم شەو لە ناو سانتیاگۆ بەرنابۆ لە ڕووی دەرونیشەوە ئەگە هەر کەسێ مرتاحتر بوو هەڵبەتە ینی تۆ یاریگام لە ڕووی دەرونیەوە لە بەرژەوەندیانی ڕیال مەدریدە بەڵام لە ڕووی جەستەیەوە ئاستی هیلاکن بەرشەلۆنەش تاکە چەکێک کات تاکە بیتاقەی کە ما بێت بەدەستیەوە بردنەوەی ئەم یاریەیە بۆ یاریەکە یارێکی بەهێزە ئەتوان بڵێم سەرنج ڕاکێشە پێشبینی ئەوە کەم بۆ ئاست و ئەنجامی کە ڕیال مەدرید بوو بۆ قۆناغی تێدایە ڕەنگە لە بەرژەوەندی ڕیال مەدرید کۆتایی بێت. پێم بڵێ هەندەری کامیانەیت ڕیال یا بارسلۆنا؟ هەندەری بەرشەم. پێشبینیت بۆ یاری ئەم شەو چییە؟ ئەگەداری یاریەکان نیم و ئاگداری چۆن بڵێ دانانی یاریزانەکان نیم لە هێنەکانە لە شوێنەکانە و لە ناو ساحەیە. حەزەکەی ئەنجامەکە چۆن بێت؟ ئەمە بە حکمەوەی کە هەندەری بەرشەلۆنین حەزەکەین دامە بەرشەلۆنە بیباتەوانێ بۆیە لەو قەناعەتیام 3-1 2-1 لەوانێ 3-1 بێت 3-1 بۆ بەر 3-1 بۆ بەرشەلۆنە بڵێ. حەزکەی کام یاریزان گۆڵ بکات لە بەرشەلۆنا؟ یاریزانەکانیان ناناسم بەس وەکو هەڵبژاردە هەندەری بەرشەلۆنم هیچی تر. سڵاوت لێ بێت هەندەری کامیانەی پێم بڵە پێشان پێیانتم ڕیاڵی بەڵام لێتە پرسمەوە هەندەری کامیانەی و پێشبینیت بۆ یاریەکەی ئەم شەو چییە؟ من خۆم هەندەری ڕیال مەدریدم حەزیشەکەمە ڕیال مەدریدی باتەوە وەکو پێشبینی بۆ ئەنجامەکە دەمێکە متابع یاری ناکەم چونکە بە حکمیەوەی ئیشی سیاسی دابڕام لە سێرکردنی متابعی وەرزشی بەس حەزەکەم ئەنجامەکە 3-1 بێت. حەزکەی کام یاریزان لە ڕیال مەدرید گۆڵ بکات؟ یاریزانەکان بە ناوەکانی ناڵم چکە دەمێکە متابعی یاری ناکەم ئیتر
بۆ گۆڵکردن شتەکە بە ئەنجامەکە هەرچی بێت هەر گاریزدانێ گۆڵکە گرنگەوە سێ بە یەک نەتیجەکە بێت کریستیانۆ میسیمان نەماوە بەداخەوە ئەمانە کاتێک یای بوو ینی تام و چێژێکی تریە بوو یاریکردن و سیرکردنی یاری بەڵام ئێستا تۆزێک سارد و سڕی پێوە دیارە سیرکردنی کلاسیکۆ طبعا لەم خولی ئەم کۆتاییە ڕیاڵێکی یاین دەورێکی زۆر باشی بینی و ئەو یاریشانەی ڕیاڵ تقریبان لە ڕووی تەشکیلە و تەمەن و ئەوانەوە زۆر باشن بە قەنەعەتی من ڕیاڵ ئەتوانێت سەرکەوتنێکی باش تۆمار بکات و ئەوانەوە نەتایجی پێشتری ژاریەکانیش بینیمانە کە ڕیاڵ ئاسێکی باشی پێشەش کردووە و هەرەوە ژوا دەکات ینی بە بڕوای من یاری کلاسیکۆ ڕیاڵ مەدرید بتوانێت سەرکەوتنێکی باش لەم یاریایە تۆمارکە بە حکمی ئەو یاریانی کە من لە پێشترا بینیومە ئەوانە ئەچەنە بەرشش ینی وەکۆڵێ وەکو فرقەیە کە کۆمەڵە گەنجی تازی هێناوەتە بێشەوە و کۆمەڵە یاری و جوان و تەکنیکی ئەوانیان نیە بەڵام نەتائیجی بەرشە باش نەبووە ولا تەسەوڕمە ئەم شەو ڕیاڵ سەرکەوتن بەدەستبێنێت تەسەوری ئەنجامی چەند بەچەنەکەی حەزکە ئەنجامەکە چەند بەچەند واللهی من بۆ خۆم ئەگەر جمهوری ڕیاڵم حەزەکەم دوو بەسیج بێ بۆ بەرشەلۆنە بەستر یاریە و ساحەیە نازانی چۆن دەرەچێتوانە وەکۆڵە تۆ باریشی نییە پێچێم ئەنجامی من ئەنجامێکی ینی بۆ خۆم تەسەوڕم وایە بە دوو یەک بێتوانە بەڵام ئیتر تۆپەوە کۆڵێ باری نییە بۆ ساحەوانە شڵای ڕیاڵ سەرکەوتن بەزێن چکەم بەعام جمهوری ڕیاڵ چەند ساڵێت تەمەنیەکە و نەتایجەکانی پێشتریش پێمانڵێ کە ڕیاڵ ئاسی باشێ بێ لەم یاریە پێم بڵێ هاندەری کامیانیت ڕیاڵ مەدرید یا بارسلۆنا ڕیال مەدرید پێشبینیت بۆ یاریەکەی ئەم شەو چۆنە حەزەکەیت کامیانە بەرێت ڕیال مەدرید میباتەوە سێ دوو سێ بۆ ڕیال دوو بۆ بەرشە حەزکی کام یاریزانە گۆڵ بکات ڤینیسیۆس خۆش لەوێ بەڵێ گومانیتیانە کە من هاندەری ڕیال مەدریدم حەزەکەم ڕیال بەرێتەوە و دوو بە یەک شەباتەوە لە ڕیاڵ حەزەکەی کام یاریزانە گۆڵ بکات ئێستا کریستیانۆ نەماوە هەر بڵێن کریستیانۆ کام یاریزانە حەزکەن گۆڵ بکات وەڵای زیاتر حەزەکەم فینیسۆس لەگەڵ پیلیگام یاریکە گۆڵەکان بکات من هاندەری بەرشەم و حەزەکەم بەرشە بیباتەوە ئەنجامی چەند بە چەند حەزکی وەڵی نازانم بەڵام لە خۆمەوە ڕقەمێ بڵێم احتیادیە دوو یەک تۆ حەزەکەی کوێ سڵاو تۆ حەزەکەی کوێ بیباتەوە سلێمانی سڵاو لێ بێڵم بە عایلەی ڕیاڵی پێشبینیت بۆ یاریەکەی ئەم شەو چییە؟ ئەم شەو براوەیە ڕیال هەمیشە براوە ئێمە وەکو تیپی کەناڵی کەرکوو لەگەر تیپی سلێمانی یاریمان کرد دوو بە یەک دۆڕای ئەم شەو ڕیال دوو بە یەکەی بات یعنی بۆ دڵخۆتانە دەناڵێ بەدڵنیایی ئینشاڵڵا دۆڕێن باش سڵاو چۆنی زەردەش باشی زەردەش پێم بڵێ پێشبینیت بۆ یاریەکەی ئەم شەو چییە؟ ئەم شەو بە دڵنیاییەوە پێتەڵێم لە دقی حەڤە یاریزانی ڕیال مەدرید ڤالڤێردی گۆڵێکەکە لە دقی 62 لە دقی 62 تعادل لە بە یاریەکەم بینیوە بەرحاڵ دوو بە یەک بۆ ڕیال مەدرید دەبێت زەردەشەوە هاندەری ڕیال مەدریدی؟ زۆر هەر خوێنیشم سپیە ئەی چۆن شەڵا ڕیاڵی باتەوە حەزەکەم سێ بە دوو سێ بێگە و ناوانە